بە مەبەستی پشتیوانیکردنی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری و سەرخستنی لیستی 163 مەشخەڵی کەرکووک و کاندیدی ژمارە 2 15 تیم کە لە زیاتر لە 50 ئەندامی مەڵبەندی سلێمانی پێکهاتبوون گەیشتنە پارێزگای کەرکووک. تیمەکان بەسەر تەواوی بازار و کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووک دابەش بوون و دروشم و بەڵێنەکانی لیستی مەشخەڵیان بەگوێ هاوڵاتیانی شارەکە دادا. دیارە ئەمڕۆ وەکو مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری بۆ پشتیوانی لە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک لەگەڵ کۆمەڵێک کادێر و چالاکەوانی مەڵبەندی سلێمانی هاتنێتە مەڵبەندی کەرکووک بۆ پشتگیری بەلایەنمان لێرە و بۆ سەرخستنی لیستەکەیان و بۆ پشتگیری کاندیدەکەیان جەنابی مامۆستا مەلا فەرحان. حقەت دوو مەرجی زۆر گەورەی تایە کە لەم لیستەیە یەکەمیان مسلمانن دومیان کە کوردن بە حقەت ئەم دوو مەرجەکە قەناعەتم وایە زۆر لە کێشەکانی کورد حەلەکە لە کەرکووکە دووبارە من داوام لیان هەیە کە من لە سلێمانی و هاتوومە پاڵپشتی ئەم لیستە ئەم کەرکووکیانش ئەم لیستە سەرخەن بۆی کە بتوان جارێکی تووشە و کەشە و مەشاکلان نەبنەوە دووبارە سەربەرز و سەرکەوتوو بن و ئینشاڵڵا ئومێدەوارم ئەم لیستە نەک ئەو دوو کاندیدا بەڵکو کاندیدەکانی دیش دەرچن بۆی کە بتوانین جارێکی تر کەرکووک تووشی معانات و ناڕەحەتی نەبێت و دەستان خۆش و سەربەرز. مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری بە هاتنی هاوکارانیان لە سلێمانیەوە دڵخۆش بوون و ڕایان گەیاند هەنگاوەکەیان گروتینێکی نوێ دەبەخشێتە هەڵمەتی بانگەشە بۆ سەرخستنی مامۆستا فەرحان. ئێمە پێشوازیمان کرد لە وەفدی بەرفراوانی مەڵبەندی سلێمانی کە هاتبوون بۆ پاڵپشتی هاوپەیمانەتی مەشخەڵ و مامۆستا فەرحان لە شاری کەرکووک بۆی کە بە خەڵکی ڕابگەێنین و سەرجەم شوێنانەی کە ماون بە یەک جار هەر هەمووی کۆتایی پێبێنین و تەواویانکەین بە نزیکەی 15 تیمین 15 تیمەکەمان بەناو شاری کەرکووک بەناو بازارەکان بەناو کۆڵانەکانە بڵاو بوونەتەوە دەنگی مامۆستا فەرحان ئەگەێنە ماڵەکان ئەگەێنە تاک بە تاکی ئەو کەسانەی کە دەنگدەرن و ئەیانوێ دەنگ بدەن و لەو ڕۆژەیە متمانەی خۆیان ببەخشنە مامۆستا فەرحان. بەڵێ دیارە ئەمڕۆ لە کۆتا بانگەشە هەڵبژاردن کۆتا ڕۆژەکانی بانگەشە هەڵبژاردن نزیک دەبینەوە ئەو برایانمان لە مەڵبەندی سلێمانی و هاتوونە لە خزمەتیانان خی گەورە پاداشیان باتەوە و ئەوە حەمدوللا و خەڵکە زۆر بەدەممانەوەیە زۆر پێشوازێکی باشیان لێمان کردو بۆ ئەم لیستە و داوا لە خەڵکی کەرکووکەکەین هەموو چین و توێژەکان پشتگیری لیستی مەشخەڵ بکەن بە پشتیوانی خوا ئینشاڵڵا ئەم دوو ئەندامانەی ئێمە ئەبنە مایەی ئەوەی بۆ خێر و بەرەکەت بۆ ئەم شارە و کەسانێکی دەستپاک و ئەمینی و کەسانێکی ڕازگۆن هەر وعدێکیان دابی ئینشاڵڵا جێبەجێیەکەن. هاوڵاتیانیش بە بەڵێن و نزای خێر پێشوازیان لە بانگەشەکارانی لیستی 163 مەشخەڵی کەرکووک کرد و ڕایان گەیان تاقی نەکراوەکان تاقی دەکەنەوە. وەڵا ئەڵێم ئەگە یاڕەبی باشن چشتمان بۆ ئەەکەم خوا سەرکەوتیانکە ئەو حیزبێ سەرکەوتوو ملت بە خاوەنەکە ڕەبی سەرکەوتوو بێ یا ڕەبی ئەوە ملت بە خاوەن ناکە بۆ خاتر ئەو قورآنە تای عەبابیلەی بۆ بێت دامەکەم دیوە خۆمی یارمەتیشیانم زۆر داوە لە هەموو لایەکەوەی خانوویەکی کردو ئەوەی نەخۆشێکی پیشان داوە یارمەتیم داوە نازانم من نازانم تەلەڤیزۆنەکە دەرەچێ ڕقەبەکەی ڕزوو کوڕەکەم ئەڵێ دای ئەوە نەبەخێن باس ڕقەمەکەیان ها ئیتر بۆ خانەوە بۆ نەخۆشە. بەرەبەیانی ڕۆژی هەینی وادەی ئەنجامدانی هەڵمەتی بانگەشەکردن لەلایەن لیست و کاندیدەکانەوە کۆتایی دێت و بڕیارە ڕۆژی شەممە دەنگدانی تایبەت و ڕۆژی دووشەممەش دەنگدانی گشتی بەڕێوە بچێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.